تۆپ بەرین بۆ جیهانێکی تر. ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی دیاردەی بە بیابانبوون و وشکە ساڵیە. جا لە جیهانە نەتەوەی گرتوەکان زۆر وڵاتی تر بەشداری ئەو کۆڕ و کۆڕبەند و سیمینارە گرنگان ناکەن لە پێناو بەرەنگاربوونەوەی زەوی دژ بە دیاردەی بە بیابانبوون. جا دۆخی گۆی زەوی لە سەردەمی بە بیابانبووندا چۆنە و لە هۆکارەکانی وشکە ساڵی چین، کاریگەری تەکنۆلۆژیا و ئەم گۆڕانکاریە خێرایانە لەسەر گەرمبوونی گۆی زەوی چییە، کاریگەری کارگەکان و کەمکردنەوەی پشتێنەی سەوز و کەمکردنەوەی ڕێژەی سەوزایی کاڵەم کەمکردنەوە زۆر جار سیرەکەین لە جیهاندا ئاگری گەورە گەورە ئەکەوێتەوە، دارستانەکان ئەسووتێن و ئەم وڵاتی خۆمان عێراق هەرێمی کوردستان لە کوێی دیاردەی بە بیابانبوون داین، ینی چەند ساڵە پێش ئێستا زەنگی مەترسیدان لە کفری لێدرا وتیان تەواو، ینی دیاردەی بە بیابانبوون لەوێ هەموو ڕەگەزەکانی دەرکەوتەوە. ڕەگەزەکانی چین هەموو ئەمانە ئەمڕۆ باسەکەین و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دیاردەی بە بیابانبوون و ڕێگریکردن. دکتۆر مشیر مستەفا بەڕێزان مامۆستای زانکۆ و پسپۆڕی جیۆلۆجی ئەمڕۆ لەلامان میوانە بۆی وەڵامی پرسیارەکانمان باتەوە پێشمان بڵێ گەیشتوونێتە بیابانبوونیان. دکتۆر جان فەرموو. باری باش زۆر بەخێر بێ دکتۆر جان. سەرچاو دکتۆر جان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دکتۆر. هەندەری شوی دکتۆرتان باش. ڕای هیچمە پرسیاری والله. ئەڵمانیا بە دەرەجەی یەک. ئەڵمانیا. بەڵام یاری ئەرجەنتینم زۆر پێخۆشە. بەڵام کاتی عێراق لە ناوە بێت. تاو. هەممان عێراقین وەنیە. بەدڵنیایی هەممان حەزەکەین عێراقی ئینشەڵڵا پلەی ئێستا تۆپەکە لە ساحەی بێ بیابانبوونایە. وەڵاهی بەداخەوە. وانییە؟ تاوا چۆتە ناو ساحەکەەوە؟ تۆپەکەمان چووە بە یاریگایەکی وشک نزیکی نەرە وەڵڵا زۆریش بەداخەوە. بەداخەوە. باشە چی هۆکارە بووی کە ئاوا نزیک بووین لەم وشکە ساڵی و بە بیابانبوون و ئەم بابەتان؟ گۆڕانکاریەکان ئەگەر ئێمە دۆخی زەوی باس بکەین وەکو هۆکارێک بۆ ئەوە ئەبێمە بەراورد بکەین. واتە بۆ نمونە ئەگەر مرۆڤێک چێ بە لای دکتۆر لەگەڵ بەراورد بە مرۆڤێکی ساخ ناساغە کەواتە زەوی ئەگەر بەراوردی کەین بە سەردەمی پیشەسازی و بە سەردەمی پێش پیشەسازی ئەبێ بەراوردکاریە بکەین زانی چییە؟ واتە لە 1970ەکان بەدواوە و 1970 بەرەو پێشەوە، واتە لە 125 ساڵی ڕابردووە زەوی کەوتۆتە چ دۆخێکەوانێک. ئەگەر دیقەت بین لە 1970 تێگەڕای پلەی ناوەندی گەرمی زەوی 13.7 بووە، بەڵام لە 2025 15.1 بووە، واتە بەڕێژە تقریباً 1.4 زیادی کردووە. ئەخستانداری هەیە بێت لەمە زیاد. بەڵێ بەڵێ بە دوور نییە. ئەوە بۆ کوێ؟ ئەوە بۆ عالەم. بەڵام لە نیمچە دوورگەی عەرەبی و ئەفریقا و ڕەنگە بڵێم عێراقیشە نزیکی 2 بۆتەوانێ 2 پلە زیاترە لە تێکڕای ستانداردی عالەمی بە بەراورد بە ساڵی 1970 کە وەکو باسمان کرد. جا ڕەنگە بۆ ئێمە ڕەنگە بڵین جا پلەیەک یا 2 پلە لە پلەی گەرمی بەرز بێتەوە ڕەنگە زۆر کارمان تێ نەکەوە وەکو مرۆڤ. ئەمە ڕاستە وەکو مرۆڤایەتی. بەڵام لە تێگەڕای زەویە بزانە چی ڕۆهەیەات. یەک قەتیزبوونی دووەمۆکسیدی کاربۆن، ڕێژەی دووەمۆکسیدی خەستی دووەمۆکسیدی کاربۆن لە 1900 295 پارت پێر میلیۆن بووە، واتە 295 بەش بووە لە ملیۆنێک باش. لە 1 ملیۆن باش. بەڵام لە 2025 وە بە 427 نزیک بۆ تۆ لە سا بسەبێت یان قسەکەمە لە سەدا نزیکی 45 ڕێژەی خەستی دووەمۆکسیدی کاربۆن لە زەویە زیایی کردووە، لە بەرگە هەوا و لە ناو زەوی و خاک و لە ناو ئاوەکانە زیایی کردووە. ئەمانە یعنی چی؟ ئەمە یعنی توانەوەی ڕووبەرە ساڵبەندەنەکانی قوتبیەکان بۆ نمونە لە 1900 7.5 ملیار کیلۆمەتر چوارگۆشە بووە ببورن، ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە بووە، بەڵام لە 2025 بووە بە 4.1. ئەمیش بە ڕێژەی زۆر یانگە دیقەت بی لە 146 ڕووبەرە سەهۆڵەکان کەمی کردو تواوەتەوانی. ئەمانە کار لە چیەکەن؟ بە شێوەکان واتە پلەی گەرمی بەرزە بێتەوانی، توندی کەش و هەواکانە گۆڕێت. بۆ نمونە هەر ئێمە ئەگەر خۆمان سەیری بکەین کەی لای ئێمە بینراوە تەرزەی قەبارە گەورە، ئەوە بۆ ئەمساڵ بینرا، ئەو کەی بینراوە لە چەند سەعاتێکە 100 میلیم باران ببارێت، ئەوە بوو باری. ئەوە باسی گەردەلوولە
بارانبارینە بەهێزەکانی ئەمریکا ئەوانە هەرواز دەبێنە کە زۆر زیایی کردووە واتە لە 1970 تاوەکو 2025 توندی گۆڕانکاری کەشوهەوا بە ڕێژەی لە 400 زیادی کرد. یەکێکی لەوانە چییە؟ بۆ نمونە ئێمە لە 1970 تا 2019 بە نزیکەی 30 ساڵ جارێک بەنداوەکەمان بۆ پڕ بوو. بەڵام لە 2019 تاوەکو 2026 یعنی لە ماوەی 7 ساڵە جارێکتر پڕ بووانێ. ئەمە لە کاتێکە لە 2019 ڕێژەی خەزنکردنی ئاو لە بەنداوەکەی بۆ نمونە دوکان ئەگەر بە نمونە بگرین زۆر زیاتر بوو لە ڕێژەی خەزنکردنەکەی لە 2025. واتە ئێمە ساڵی پار ئەو بەپێی داتاکانی بەڕێوەبەرایەتی بەنداوەکان سەرچاوەکانی ئاو بەنداوەکان لە دوکان و هەروەها لە وەزارەتی سامانە سروشتیەکان و ئاو دەرکەوت کشت و کاڵ دەرکەوت کە تەنها ڕێژەی لە 130 خەزنکردن لە ئاو مابوو لە بەنداوەکانە یعنی گەشت بۆ کەمترین ئاسی خەزنکردن. ئەمە چییە؟ ئەمە دیاردەی گۆڕانی کەشوهەوایە. ئەمانە بەرەو بچیمانەبات بەرەومانەبات کە پلی گەرما بەرز بووانێ. مانە چەندێکیان سروشتین دکتۆر مشیر چەندێکیان سروشتین دیار دەکات چەندێکیان دەستی مرۆیی. ئەنجا قسەکە ئەمەیە ئای بە بیابان بوون هۆکارەکانی چییە؟ دوو هۆکاری سەرەکی یەکێکیان سروشتین یەکێکیان مرۆڤکردن ینی مرۆڤین. مرۆڤکرد بۆ نمونە بڕینەوەی دارستانەکان گەر ئێمە سێری شاخی گۆژە بکەین ئێستا چەند جوانە پوش و پاوەنی پێوەیە هەندێک دەوەنی پێوەیە بەڵام بەهۆی هەر هەڵەیەکەوانێ ئەگەر بسووتێت ڕۆیات هەمووی لە دەسەیات جا ئەو پوش و پاوەنانە کاریگەریان چییە کە وەکو لاوەڕگایەکە ئەمانە مرۆڤ دەستیان تیا هەیە بڕینەوەی دارستانەکان یاخود هەڵگۆزینی ئاوی ژێر زەوی بەڕادەیەک کە مستەوای ئاوی ژێر زەوی دابەزێت کەمیش مرۆڤ کاری لەسەرەکات کە تۆ ئاوی ژێر زەوی دابەزی بەشی سەرەوەی زەوی چی لێت وشکە بێتوانێ کە وشک وانێ دیاردەی بە بیابابوون ڕۆیات اینجا دیاردەکە و گەرۆک پێناسیکەی یعنی چی مانای ئەوە نییە کە ببێ وەکو بۆ نمونە بیابانی سەحرا بیابان بای نە ماناکەی پێناسەکەی ئەوەیە لە دەستدانی خاکێکی بە پیت و بەرهەمدار بۆ خاکێکی بێپیت و بێبەرهەم ئەنی ئەمە پێناسەکەیەتی باشە دکتۆر هەڵکێشانی نەوت و غاز لە ژێر زەویە ئەمە تا چەند هیچ گۆڕانکاریەکی ژینگەی دروست دەکات یاخود بێتەوە کارێک بۆ وشکبوونی خاک وەکو وشکبوونی خاک بە دوو هۆکار ینی کاریگەری هەیە یەک تۆ سوتەمەنیە کە بەکاری هێنیت دەری هێنیت تەبەن بەکاری هێنیت بەکاری هێنیت لە کارگەکان لە ئۆتۆمبیلەکان لە بۆ نمونە بۆ کارەبا ئەمانە هەمووی چیە کات دۆمۆکسیدی کاربۆن بەرامەیەنێت لە بەرامبەرە وشکبوون ڕوئات ینی خستی ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆنەکە زیاد دەکات ئەگیناوەکو خۆی لەوێ نا ئەمانە زۆر کاریگەریان نییە ینی ڕوتوبەتیان بە شێوەیە نییە کە بڵین کار بکاتە سەر چکە لە قوڵاییەکی زۆرتران بەراورد بە ئاوی ژێر زەوی ئاوی ژێر زەوی تقریبا لە مەترێک و دەست پێکات تاوەکو هەزاران مەتر بەڵام نەوتەکان عادەتەن لە 2000 3000 4000 مەتر لە قوڵایی ئاوان یا با بڵین شلەمەنیەکانی سوتەمەنی بۆیە ئەوانە زۆر کاریگەریەکان نییە لەسەر وشکبوونەوەی زەوی بەڵام کاریگەریەکان لە بەکارهێنانیانایە کە بێتە هۆی زیادکردنی دۆمۆکسیدی کاربۆن بە ڕێژەیەکی زۆر بۆ شێوازە. دکتۆر مشیر هەمان پرسیارم لە سپۆڕێکی ژینگەیی کرد لە شوێنەی تۆ دانیشتە بوو باسی هەمە چەشنەی زیندەوەران بایۆدایڤەرسیتیمان کرد وتم سیاچکردنی زەوی کە ئیسا بە ناوی دۆنم و باخ و ئەم بابەتانە چ کاریگەریی هەیە لەسەر کەمبوونەوەی فرەچەشنەی زیندەوەران چکە تۆ ڕێگری لە هاتوچۆی ئەەکەیت وانە ڕاستەوە بۆ کەیف و سەفای خۆت باخەکە خۆشە ڕاست و دەستخۆشیەکەین کە ڕێژی سەوزایی زیاد ئەکرێ مەسەڵەن خەڵکێکێ لە سنووری دوێنمەکەی خۆی باخێکی جوانی دروست کردو ڕەنگە ئۆکسیژینەکەی منیش استفادەی لێ بکەم وانە بەڵام بۆ بیابانبوون کۆنکرێتکردن و سیاچکردن ئەویش جۆرێکی تر نیە لە بێپیتکردنی خاک ئەنجا بابین بۆ دروشمەکەی ئەم ساڵ کە حەڤەی حوزەیرانی هەموو ساڵێک یادی بڵێن ڕۆژی بەرەنگاربوونەوەی بە بیابان بوون ئەم ساڵ دروشمەکەیان چییە؟ لە وەرگاکان لە وەرگای ینی چی؟ ینی ئەو پوشپاوانی بۆ نمونە شاخی ئەزمان لە وەرگایە گوندی سیتەک پێشتر لە وەرگا بوو گوندی بۆ نمونە دۆڵی شەدەڵە و مێرگەپان پێشتر لە وەرگا بوو ئەی ئێستا چی؟ کەواتە لە وەرگاکان گرنگن بەڕاستی لەسەر ئاستی عالەمی لە 150 خاکی سەر زەوی لە وەرگاکانن لە وەرگەکان بۆ مانایی کە پوش و پاوەن و دەوەنی تایە اینجا ئەگەر ئێمە لەمەوە سەیری بکەین دروشمەکە ئەمساڵ کڵێ لە وەرگاکان چیان لێ بکرێت بناسرێت بەهاو گرنگیەکانیان بزانرێت ڕێزیان لێ بگیرێت و هەروەها ببوژێنرێتەوانێ باش ئەرە قسەی پرسیاری جەنابەت ئێمە بۆ نمونە گوندی سیتەکمان هەیە پێشتر چی بوو
پوش و پەلاش بوو یان ڕەنگە ئێمە با بڵین پوش و پەلاش گرنگی نییە ینی با بڵین ئەوانە زۆر گرنگ نین بەڵام لە ڕاستیە کۆگای خەزمکردنی دووەمۆکسیدی کاربۆنن ئەو سەوزایی کە بە شاخی ئەزمەڕەوە یا لە هەر شوێنێکە هەیە ڕەنگە ئێمە بڵین تەنها ئەم دارانە بۆ نمونە ئۆکسیژنمانیانێت و دووەمۆکسیدی کاربۆن وەرەگرێت بەڵام لە کاتێکە ئەو کورتەگیایانە ڕێژەیەکی ئێجگار دووەمۆکسیدی کاربۆن خەز نەکات وەرەگرێت ئەمە یەک دوو ئەمانە ڕێگەکانیان وا ئەکات زەویەکان فشەڵ بن واتە فشەڵی زەوی چی ئەکات لە وەرزی دابارینە ئەودا چاڕێتە خوارەوانیە ئاوی ژێر زەوی خەز نەکرێت کۆگاکانی زیادەکرێت بە جۆرێکی تر منتیقەکە ئەپارێزێ لە ڕاماڵینی باو ئەوانە خاکەکە بەشی سەرەوەی خاک ئەپارێزی لە ڕاماڵین یعنی ئەم ناوچوانێکواتە لە وەرگاکان گرنگن جا قسەکە بینەوە بۆ ئەوە ئایا ئێستا بۆ نمونە ئێمە گوندی سیتەکمان کە دروست کردووە سەوزاییمان ڕێژەکە ئەمەڵین زیادمان کردووە بەڵام لە ڕاستیە بە بەراورد بە پاوانەکان و لە وەرگاکان بۆ کۆگاکردنی دووەمۆکسیدی کاربۆن بۆ پێدانی ئۆکسیژین لە ڕاستیە تێکمان ناوە ئەمە لایەنێکی دوو ئەو هەموو کۆنکرێت و بینایی کە کردومانە ئەو هەموو جادەی کە کردومانە ئەمانە هەمووی بە جۆری لە جۆرەکان خاک چیلیەکات پتەوترەکات واتە توانای داچۆڕانی ئەو بۆ ئاوی بۆ ژێردەوی بۆ کۆگاکردنی ئاوی ژێردەوی بە جۆری لە جۆرەکان بەدەرلەوەی کەمی کردووە بەدەرلەوەی کە تۆ ئەمانە ئەم کاریگەریانە دوای چەندێک دەرەکەوێت دکتۆر کاریگەریەکان درێژخایەنن لە ڕاستیە ئەگەر مەگوتمان لە 125 ساڵی ڕابردووە ئەگەر تێر بکەی ڕێژەی بە بیابانبوون لەسەر زەوی بە تێکڕا لە ساڵ 29 زیایی کردووە ئەمە زۆر یعنی یەک لە تقریبا ئەتوانین بڵین یەک لەسەر سێی ڕێژەکە زیایی کردووە کەواتە بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری ئەم مەنتیقانی کوردستانی خۆمان بکەین هەر بۆ نمونە ئاوی ژێر زەوی کوردستان هەرێمی کوردستان بە بەراورد بە 20 ساڵ لەمەو پێش مستەواکەی لە ژێرزەوی دەیان مەتر کەمی کردووە دابەزیوە یعنی منە هەمووی هۆکارن جگە لەوەی کە تۆ وەکووتمان ئەم ناوچانە کە بەهۆی ئەم بینایانەوانێ زەویەکە ئەپەستێورێت چیرێکات کونیلەکان لە ژێرەوە داخات کەواتە توانای کۆگاکردنی ئەو ئاوی ژێرزەوی یەکێکترە لەو هۆکارانی کە بەشی سەرەوەی زەویەکە وشکە بێتوانێت یان جوتیارەکانمان لەبەرەوەی کە ئاوی سەر زەوی ڕووبارەکان بەداخەوان ینی ئەمە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق باشترە لەبەرەوەی هەندێک ڕووباری هەمیشەیی هەیە لە دیژلەوە و بەشەی کە ئەکەوێتە بەشی باکوورەوانی با بڵین بەشی کوردستانەوانێ هەروەها دواییە بۆ خاپور اینجا زەی گەورە زەی بچووک و زێم و دیالە سیروان ئەمانە هەمویان خۆشبەختانە هەمیشەیین لە هەرێمی کوردستانە بەڵام بۆ عێراق تەنها دیژلە و فراتمان هەیە کەواتە ئەم ڕووبارە هەمیشەیانە بەڵام لەگەڵیا دەیان و سەدان چەممان هەیە ئەم چەمانە هەمیشەیی نین ئەمانە وای کردووە جوتیارەکان ناوچەکان وشک بێت چی بکەن ئاوی ژێر زەوی هەڵگۆزن بۆ ئاودان واتە سیستمی ئاودانەکانیان خراپیکەنەوە کۆچی پێچەوانش ڕاستیان بەدڵنیایی لە شاردا بەدڵنیایی اینجا دیادی بە بیابابوون لە کەیەوە سەری هەڵا ئەوە بۆ پرسیاری ڕاتی شاش ئەم دیادەکەی هەستی پێکرا یعنی چۆن هەستکرا نە لە هەر لە عالەمە ئەگەر سەیریان کرد لە کۆتایی شەستەکان ساڵی 1960ەکان و بۆ سەرەتای هەفتاکان هەندێک خەڵک ناوچەکانی خۆیان گوندنشینەکان ناوچەکانیان بەجێ هێڵە یعنی وای کرد ئیسلاح زەراعی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە نوچەی عەربی و بەتایبەتیش لە عێراقا لە سەرەتاکانی ساڵەکانی 1970وانە چاکسازی کشتتوکاڵی بۆی خەڵک لە ناوچەکانی خۆیان وێنن شکەوتمان دیاردەکە بێبیابوون چییە بریتە لە دەستدانی خاکی بەپیت بۆ خاکی بێپیت دوجار لە 1970 شتێکی نامۆ بینرا لە ئەفریقا لە کینیا تقریبا لە 150 خەڵک نشینەکان و دەوارنشینەکان ناوچەکانی خۆیان بەجێ هێشت دوای لێکۆڵینەوە بە دەوداچوونی عالەمی کە پرسیانی ڕنگ خاکمان نەماوە لە وەرگامان نەماوە توانای بەرهێمانی کوشتتوکاڵمان نەماوە ژیانمان نەماوە بە مانایەکی تر ئەومان نەماوە زەویەکانمان وشک بووە لەی گەرما بەرز بووە هەموو ئەوانە وای کرد ئەوان ناچارن ناوچەکانی خۆیان بەجێ بێڵن بۆیە بە دڵنیاییەوانە کاریگەری هەیە لەسەر هجرەتی خەڵکیش مەترسی هەیە لەو زۆر باشە دکتۆر بەڕاستان و پسپۆڕێکی جیۆلۆجی بۆ نمونە چه مەترسیەکی ژینگەی هەیە بەگشتی لەسەر هەرێمی کوردستان کە پێویست بۆ بکات لێستاوە خەمی بخۆین چونکە وەکو تۆ باست لێوە کرد ڕەنگە کاریگەریەکانی بەم نزیکانە دەرنەکەوێت بەڵام چەند ساڵێکی تر ئەو کاتە ئێمە هەست بەواکەین کە لە ئێستایا دەستی مرۆیی چ کاریگەریەکی خراپی هەبووە لەسەر ژینگەکەمان پرسیارێکی باشەوەژان بۆی بە داتا قسە بکەین و بە ئامار و بە توێژینەوە ئەگەر بەراوردی 43 ساڵی ڕابردووی 1970 تاوەکو 2023 بکەیت باشە ئەمە توێژینەوە هەیە لەسەر هەرێمی کوردستان سێ پارێزگا وەرگیراوە سلێمانی هەولێر دووهۆک سێریان کردووە طبعا یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بە بیابانبوون وشکە ساڵیە وشکە ساڵی واتە چی واتە دابارینی کەمتر لە ڕێژەی کەمترین
بڕی بارانباری بۆ نمونە سلێمانی 450 تاکو 550 ڕێژەی بارانبارینی ئاساییە یعنی ئمە تەواوە بەڵام لە 450 کەمتر بوو ئەو ساڵە تا ڕادەیەکەچێتە ساڵی وشکە ساڵیەوە لە هەولێر لە نێوان 300 بۆ 450 واتە لە 300 کەمتر بارێ ئەو نییە بەڵام لە دووە خۆشبەختانە لە بەروی ناوچەکە ناوچەیەکی زیاتر سەخت و شاخ و داخە و دارستانی زیاترە لە نێوان 650 بۆ 850 بڕی بارانبارین لەو ڕێنجەیە لە 650 کەمتر بێت واتە وشکە ساڵی اینجا ئەم داتایانی کە لە 1970 تاوەکو 2023 لە ماوەی ئەم 23 ساڵە پێمانەڵێت لە سلێمانی 21 ساڵ ببوورە 22 ساڵ وشکە ساڵی ڕوویاوە واتە کەمتر لە 450 ملیم بارانباریوە 22 ساڵ لە هەولێر 23 ساڵ لە دوهۆک 21 ساڵ واتە سیرەکەین لە 1970 وانێ هەتاوەکو 2023 یا بابڵێ تاوکێسا وشکە ساڵی بە بەردەوامی دووبارە بۆتەوە هەبووە لە ساڵەکە کاتەمە کاریگەری خراپیانێ ئەگەر بە ڕێژە حسابی بکەین یعنی ئەتوانین بڵین سلێمانی بە ڕێژەی لە 152 ببوورە 49.55 ڕێژەی وشکە ساڵی تایە بەرزە بەڵام هەولێر لە 154.55 ساڵی شەروایە ساڵیان تۆزە باران شکر باش یعنی مە باسی 43 ساڵمان تۆ یەک ساڵ لە ناو ساڵەکانە ساڵی تیا بووە بۆ نمونە 2019 زیاتر لەم ساڵباری یعنی بۆ لە سلێمانی 1200 قسور ملیم باران باری کەم ساڵ لە تقریبا 1000 نەگەشتۆ 1100 لەو دەورا باریوە ساڵ هەیە تەرترە بەڵام بە تێگەڕای ئەم بۆ نمونە 50 ساڵیە ئەم 40 ساڵە ئەگەر سێری بکەیت تەرەدودەکان بە بەردەوامی هەبووە وشکە ساڵی بۆ دووهۆک باشتر بووە بەڕاستێکی بەڵام مەترسی بە بیابان بوون بۆ نمونە هەرەوەی جەنابەت کە لە پرۆمەکە باست کەوت بۆ نمونە کفری یعنی یەکێک لە وڵاتە لەو شوێنانەی لەو ناوچانەی لە هەرێمی سەر بە بڵین گەر بە هەرێمی کوردستان حسابیکەین و سەر بە پارێزگای سلێمانی وەکو ئیدارەکە حسابی بۆ بکەین سێرەکەین سلێمانی بە مەترسی ئەم تقریبا 50 ساڵەیە ئەم 43 ساڵە بە ڕێژەی لە 38 مەترسی بە بیابان بوون زیادی کردو هەولێر لە 145 دووهۆک لە 100 تقریبا 32 ئەمانە زۆرن یعنی ئێمە ئەبێت چی بکەین ئەمە بێت چارەسەریمانە بدۆزین ڕێژانە بە هەند وەرەگیرێت بۆ ئێمە ئەم بۆ حکوومەت هەم بۆ تاک بۆ نمونە ئێستا ئەگەر ڕێژەی سەوزایی زۆر جار خۆیمە لە ستاندار ئەڵێن لە ستاندار نزیک بووینێتەوە بۆ هەندێک شار بەڵام خۆی ستاندار هەر تەنها شار ناگرێتەوە جنابی لە بوارێ ینی ئەبێ دەشتەکان و چوزانم شاخەکان و هەمووی سەوز کرێ ینی هەڵمەت بکرێ بۆمە ئەگەر ئێمە هەڵمەتی چوزانم ملیۆنان نەمام ڕواندن ساز بکەین لە ماوەی دە ساڵی داهاتوە ئەکرێم ڕێژانی کە تۆ باسێکی بەدڵنیایەوە سەوزایی ڕادەی شێزیاکە باران زیاکە سەکە زۆر جوانە یەکێک لە بەرەنگاربوونەوەکان ڕێگە چارەکانی بەرەنگاربوونەوەی بە بیابان بوون زیادکردنی پشتوانەی سەوزاییە ئێستا با لە وڵاتانی عالەمی و یینەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر دیقەت بن لە تقریبا لە 1970 وانێ هەتاوەکو 2025-26 سین چیەکان پشتێنەیەکی سەوزی لە بیابانەکانە دروستەکە ڕەنگە بینی بێتان لە تۆڕ وڵاتەکان و کۆمەڵانی خەڵک بینی بێتیان چی ئەکەن ینی بە شێوەی تۆڕی شەبەکەیی دڵدا ئەنێن و درەختی تیادانێن تەسەور کە 8,000 هێکتار زەوی بە درێژایی بە پانایی 4 کیلۆمەتر بیابانەکانیان سەوز کردووە پشتێنەی سەوزی زیادەکەن باش لە ئەفریقا لە بەشی باشووری نیمچە دوورگەی عەرەبی کە لە سینیگالەوە دەست پێکات تا جیپۆتی بەهماشی و پشتێنێکی سەوزی گەورە دەستی کردووە بە دروستکردن وەل عێراقیش بەداخەوە نییە بەڵام لە هەرێمی کوردستان لە هەولێر پرۆژەیەکی جوان هەیە وەجێک دەستخۆشی لە کوردستان لە سلێمانیش هەیە من لە بیرمە چەند ساڵێک لەمە پێش هەڵمەتی ملیۆن ڕواندنی داربەڕوو هەبوو لە سلێمانی لە زنجیرە چیاکانی ئەزمەڕ و دەوروبەری کە ئەمانە جێگی دڵخۆشین بەدڵنیاییەوە ئەمانە هۆکارن بۆچی بۆ کەمکردنەوە و بەرەنگاربوونەوەی بە بیابان بۆ سەوزکردنی ناوچەکان بۆ ژینگە پاراستنی ناوچەکان بۆ دایڤێرستی هەمە جۆری زیندەوەرەکان کە ئەمانە دیسان باڵانس ڕائەگرن لە ڕاستیە بۆ ژینگە و کەشوهەوە بەڵێ یعنی یەکێک لەو ڕێگە چارانە سەوزکردنی پشتیانە گرنگە زۆر یەکێک لەو ڕێگایانە بۆ نمونە ئاودێریکردن سیستمی ئاودێریکردن جاران خەڵک چۆن ئاوەیە گوندنشینەکان چۆن ئاویانەیە گۆلاوێکیان دروستە کرد ئاویان کۆ کردو پیانەوت بۆ نمونە بنەوانە ئەیان کرد لەسەر چەمێگا لەسەر ڕووبارێک ئاوەکان خەز نەکرد و بە جۆگەلە ئەیان برد و ئاودێریانە کرد ئەگەر دیقەت بی لە 100 لیتر لە بەرمیلێکە
تەنها 40 لیتری ڕۆکەکە ئیسفادەی لێ کرد 60 لیتری دا چۆڕی خوارەوانێ واتە لە ساڵ 60 ڕۆژتە خوارەوە لە 100 لیترەکە بەڵام الحەمدولillah ئێستا هەندێک گۆڕانکاری ڕوویاوە بە سیستمی زیرەک و دڵۆپاندن و ئەوانە کە کەمترین ئاو بەفی ڕۆژێت بەڵام هێشتا ئەمە کەمە ڕاستی ئەکرێ سیستمی ئاودێریکردن چاک بکرێت یەکێکتر لەو هۆکارانی کە ئێمە لە کوردستانە بمانەوێت بەرەنگاری ببینەوانێ دروستکردنی بەندا و چاڵاوی زۆرە بەڕاستی تایبەتی ئێمە ژینگەی تۆپۆگرافی کوردستان و زیجرەچیاکان و دەربەنەکانمان لەبارن بۆ دروستکردنی ئەمانە باشە دکتۆر زۆربوونی ڕێژەی خۆڵبارین گەردەلول ئەم بابەتانە تا چەند پەیوەندیان بە بیابانبوون و ئەم بابەتانەوە هەیە بەدڵنیاییەوانێت تۆ ئەمەوتان بەشی سەرەوەی توێژاڵی زەوی وشکە بێت کە وشکە بێت بە کەمترین باچی لێت گرد و تەپ و تۆزەکان هەڵە گیرێن و باکان هەڵیانەگو لەگەڵ خۆیان نابن هەر بۆ زانیاریت لەو 30 ساڵی ڕابردووە کە 125 ساڵی ڕابردووە کە باسیەکەین لە 1990 بۆ 2025 تەسەور کە ڕێژەی گەردەلوولە بیابانیەکان و تۆزبارینەکان بە ڕێژەی لە ساڵ 29 زیایی کردو لە بەرامبەرا چی ئاوی ئۆقیانوسەکان لە ماوەی ئەو 125 ساڵەیە و 123 ساڵەیە 24 سانتیم یعنی با بڵین بستێک ئاوی ئۆقیانوسەکان بەهۆی گەرمبوون و توانەوەی جەمسەرەکانەوانێ زیادی کردووە کە ئەمانەش دیسان ڕێژەی بە هەڵمبوون زیاد دەکەن بە جۆر لە جۆرەکان ئەو گەرما قەدیسەی کە وەری گرتووە دیسان ئەیاتەوانێ ینی ئەمانە هەمووی کاریگەریان هەیە بەڕاستی لەسەر گەردەلوولەکان دکتۆر هیچ ڕێگایەکەیە کە مرۆڤەکان بیگرنە بەر بۆ ئەوەی کە دیاردەی فراوانبوونی بە بیابانبوون کەم بکرێتەوە یەکێک لە دیاردەکان بەڕاستی هەروەکو ئامانجی بە ڕۆژی بەناسانبوونی بەرەنگاربوونەوەی بە بیابانبوون هۆشارکردنەوەی خەڵکیە لە مەترسیەکانی بە بیابانبوون و کەمبوونی ڕووپۆشە سەوزایەکە باشە دووهەمیان کەمکردنەوەی چالاکی مرۆڤەکان یانی تۆ ڕووپۆشە سەوزایەکانمان باس کرد ئەوانمان باس کرد یەکێکتر لەوانی کە مرۆڤ دەسیتیا هەیە لەوە نەگۆڕینی پاوانەکان لە وەرگاکان بۆ ناوچەی بەڵین نیشتە جێبوون و کشت و کاڵیدان ڕێکخراو ینی یەکێکتر لەوانی کە مرۆڤ ئەتوانێت ڕێگری لێکا بەڕاستی بۆ نمونە ڕێگە نەدرێت هەموو شوێنێک سیاج بکرێت و بکرێ بە ناوچەی بۆ نمونە نیشتە جێبوون و یاخود کشت و کاڵی ناتەندروست ناڕێکخراو ئەبێت ئەمانە هەمووی ڕێکخراو بکرێت تەنزیم بکرێت واتە مرۆڤ تەوعیە بکرێت هۆشار بکرێتەوانێ لەمانە هۆشارکردنەوە هەندێک جار لە ڕێگەی دەستگاکانی ئەعلامەوە کرێت هەندێک جار لە ڕێگەی پەیوەندە یاساییەکانەوە لە ڕێگەی دەم و دەستگاکانی حکوومەتەوانێ بە فەرمی ئەکرێتەوە خەڵک ناچارکەی بەو شێوازە کە بۆ نمونە ئەم ناوچانە پاوانن سنوورداریان بکەیت بۆ نییە تۆ بە ئاسانی بۆ نمونە لە وەرگاکان بەکار بهێنرێت بۆ نییە بیکەی بە ناوچەی گەشتیاری بۆ نییە بیکەی بە ناوچەی نیشتە جێبوون بۆ نییە بیکەی بە ناوچەی کشت و کاڵی ناڕێکخراو ینی ئەکرێت ئەمانە بە یاسا هەمووی ڕێککرێت بەڵێ دکتۆر دوا پرسیاری من کاریگەری تەکنۆلۆژیا چیە لەسەر ئەم دیاردەیە چونکە ئێستا جەنگەکان هەر تەکنۆلۆژیاکە ڕۆکە تەکنۆلۆژیە یان بڵێتون نەڵێ چوزانم دەبا بۆ بردومان و جەنگی ئەتۆم و ئێران و ئەمریکا و ئیسرائیل و ئەمانە چ کاریگەریەکیانەیە لەسەر کەمکردنەوەی ڕووبەری سەوزایی پێما پێوان زیانەکە لە ڕێژەی سەوزایی ئەیە بەهۆی بردومان و بابەتەوە ئەوە کەمەکاتەوە و ڕەنگە جارێکتر ئەو شوێنە ئەگەریەوەی لێ نەبێت دارستانێکیان درەختێکی تا بڕێت ئەوەکو زیان ئاری باسیەکەوەڵاوەکو سوودەکەشی بۆمان باسکە دکتۆر چۆن ئەتوانین سوود لە تەکنۆلۆژیای نوێ ببینین بۆ ئەوەی کە تەکنۆلۆژیا وەکو چۆن چاقۆیەکی دوودەمە بە دیوێکە ئەتوانیت ئەو شتە پێویستانی کە ڕۆژانە بەکارێنیت بیبڕیت و ئیسفادی لێ بکەیت بە دیوێکە ئەگەر نەزانانە لەگەر ڕێزم بەکاری بینەوەی دەست بڕێ خۆت ببڕێ جا تەکنۆلۆژیا وایە لە ڕاستیە باس لایەنە ئەرینەکەی ئەوەیە کە تۆ بۆ نمونە سیستمی ئاودێری زیرەک بە شێوەیەکی جوان سیستماتیکی کێمە تەکنۆلۆژیای کات بۆ نمونە بە ئاسانی زەویەکان بە ڕێگەی تەندروست بە مەکاینی باش چێڵڕێت ئەمانە تەکنۆلۆژیای لە ڕاستیە بەڵام دیوێکی تری کە کاولکاریە هەروەکوی گەنجە نابێت باس کرد یعنی بۆ نمونە تۆ ئەو هەموو مادە تەقەمەنی کە بڵاوێکی توانێ گۆڕانکاری لە بەرگە هەواکەیە دروستەکات بە تایبەتی لەو ناوچانی کە مەودای جەنگەکە تایە فراوان ئەمە ئەوانە ینی گەرمبوون ڕوئەیە سووتان ڕوئەیە کاولکاری ڕوئەیە سە خەریتێگە لەم دەقاتوانین بە ئۆنلاین سەیرێکی بزانین چەند فڕەکە بە ئاسمانەوە تەسەوڕ ناکەی هەمووی خۆ دووگەڵی ئەگەر ئێمە باسی تەکنۆلۆژیا بکەین تەکنۆلۆژیا هەر مۆبایلەکەی دەستمان نییە هەر بۆن منەوە کامێرە نیە هەر ئایپادە نییە سیارە تەکنۆلۆژیایە تیارە تەکنۆلۆژیایە هەموو ئەمە لە شۆڕشی پیسەسازی لە ماوەی ئەم 120 ساڵی کە باسمان کرد هەموویان کاریگەریان هەیە لەسەر بەگەرمبوونی زەوی لەسەر زیادکردنی دۆمۆکسیدی کاربۆن
ئیتر ئەگەر جەنگەکانیش بە هەمان شێوە ئەوانیش وەکو سیارەکان ئێمە ینی بۆ نمونە بەداخەوە ینی ئەمە جێی ناخۆشیە بەڕاستی هەموو ماڵێک ڕەنگە لە ڕووی بژێویوانێ داهاتی خەڵک زیایی کردو الحەمدولله هەموو ماڵێک بۆ نمونە باوکەکە و دایکەکە و کوڕەکە و کچەکە لە ماڵێکە لەوانەیە 3 سیارە 4 سیارە هەبێ ئێستا زۆربەی خەڵکەکە وای دیاتوە بەداخەوانێ کە ئەمە لە ڕاستیە لەسەر ژینگە و لە داهاتوە کارەساتە چکە هەمووی بێجگەلەوەی کە ئەمانە هەمووی ئاسنن گەرمی ئێنەوە ئەو سوتەمەنی کە ئیسوتێنن دۆمۆکسیدی کاربۆن بەکارێن بۆیە ئێستایەکێکتر لە ڕێگە چارەکان خۆشبەختانە کە بە تایبەتی لە وڵاتی سینەوە دەستی پێ کردووە کەمکردنەوەی سیارەی کارکردن بە دیزڵ لە بەرامبەر چییە؟ بۆ نمونە کارەبایی یاخۆ لای خۆشمان دەستی پێ الحەمدولله هەیە یعنی ئەوانەش ڕێگەی خۆش بە دکتۆر مستەفا مامۆستای زانکۆ پسپۆڕی جیۆلۆجی زۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە دکتۆر ماندوونە دەست خۆش وڵا حەزەکەم ببورن یەکشت بڵێم بەڕاستی لە ڕووی دینیشەوە گرنگە ئەم بابەتە بەڕاستی قسەی لەسەر بکەین چونکە خی گەورە پێمانە فەرموویێت ئەو زەوی کە بۆمان چاکردوون خراپی مەکرد بەڕاستی لە لایەکی ترەوانە ئەڵێ بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن واتە ئاوی زیژەر زەوی با بە خراپی بەکار نهێنین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت ئەگەر قیامەت هات نەمامێکی بەدەستەوە بوو بیچێنە سەوزی بکە ینی گرنگە ئەم بابەتە تەنها لایەنێکی زانستی و ئینسانی نییە لایەنێکی عیبادەتیشە هیوادار خەڵکی زۆر ڕاستە دەست خۆش بە دکتۆر گیان دووبارە سوپاس بۆ تۆ هیوادارین هەمووان هۆشیارانە مامەڵە لەگەڵ زەوی و ژینگەکەمانە بکەین دووبارە سوپاس بۆ تۆ خۆشی